گفتوگۆ لەگەڵ کارزان عەبدولهادی یەکەم کە سەرۆکی شارەوانی هەولێرە. کارزان بەخێر بێ. زۆر سپاس. ئەو کێشەی موچە چارەسەرە بێت. ئەو هەواڵێکی خۆش. هەواڵی با بڵێن لەو خۆشتریش پێدانی زەویە. سبەی بڕیارە تیر و پشک بکەن وەنیە؟ 14,000 یان 15,000. ئەم کاتێ ئێوە بینەرانیش باش. وەزان هەر لەگەڵ بەڕێزت دانیشت بووین بەڵێنی وەماندا کە قۆناغی دووەم بەردەوام دەبێتە بەڵام پلانمان وابوو زووتر دابش بکەین بەڵام لە ڕێگەی لە کودەڵی ئەو نەخشانێک کە تەواو بوو دوای ئەوەی کەتە بەردەستی لێژنە دووبارە چێکراوە بڕک تێبینی هوەریان لەسەر هەبوو لۆی لەوانەیە پرۆسەکەمان بڕک دواکات بەڵام بە خۆشحالیەوە هەدەتوانم لە ڕێی کەناڵەکانی بەڕێستانەوە سوپاس لەوە هەموو تیمانە چونکە نەک تەنها کاتەکانی دەوام زۆر جار کاتەکانی دوای دەوام و ڕۆژانی کوشقالەوە بوون دەگەڕاینەوە دەوام کاریان لەسەر کردو لەوەی بتوانین ئەم پرۆسەیە قۆناغی دووەمی دەست پێ بکەین. سەبارەت 14 15 14 دەچتەڵێن 15. بەڵێ ئێمە نزیکەی 26,000 زەوی ئامادە کراوە 26,000 زەوی ئامادە کراوە بەڵام لۆ ئەوەی ئێستاما لەو قۆناغەدا نزیکەی 14,000 دابش دەکەین چونکە بڵێ ئەو باقیەکەیدی لەبەر ئەوەی بەکو ئەو هاوڵاتیانەی کە خاوەن مافی ڕفتارکردن یان یاخۆ گرێبەستی کوشت و کاڵیان تێدا هەیە چکە بە پێی قانونی لەژێر دەستماندایە حەقی خاوەن مافەکان یان خۆدەوانی کە گرێبەستی کوشت و کاڵیان تێدایە لە هەمان شوێنی خۆیان بە زەوی دەبێت قەرەبوو بکرێتەوە لۆ ئێمە لەوەی تووشی گرفت نەبن لەگەڵ برایەکانمان لۆ ئەو باقیمان بەجی هێشتوە تاکو چێکردنەوەی وەربینیکردن لەسەر ئەو مڵکداری هەیە لەوێ نە بەخۆی ئەمە بەڕێستان دەزانن ئێمە دوای دەرچوونی فەرمانی ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرپەرشتی جەنابی وەزیری شارەوانی و گەشت و گوزار دوو لێژنەی باڵا دروستکرا لە ڕووی هوەریەوە لە ڕووی یاساییەوە یاساییەکەوەیە ئەو زەویانان بەڵێ بە خۆشتان دەزانن کوشت و کاڵی بوونە کودەڵی بەشێک لە هاوڵاتیان گرێبەستی کوشت و کاڵیان لەسەر بۆ بەشێکیش مافی ڕفتارکردنی لەسەر بۆ لۆ ئێمە بە پێی قانون 112 قەرەبووی خاوەن مافەکان دەکەینەوە وەکو زەوی وەکو باسم بە 103 بە زەوی دەدرێتەوە دامەزراوە کوشت و کاڵیەکانیش بە کودەی خەمڵاندنی ئەو دامەزراوانەوە دەکرێتن و قەرەبووی مادی دەکرێنەوە. ئەو 14,000 سپێرێک کە تیر و پشتیان بۆ دەکرێت 14,000 کەس دەبنە خاوەنی زەوی وانە هەر کەسێک ناوی دەرچۆ زەوی خۆی وەردەگرێت چۆنە ئایا کە ناوی دەرچوو چی بکات چی نەکات؟ بەڵێ ئێمە وەکو باسم کرد ئەو 14,000 ئێستا لەژێر دەستماندا بۆ ئەم پرۆسەچی بەردەوام دەبیت تاکو یەک فەرمانبەر باشە چەند کەس دەخنە ناو تیر و پشکەکەەوە بۆی دەربچێت؟ بەڵێ ئێمە بەپێ ئەو زەویانێک کە لە بن دەستماندا بۆ هەستانی هەڵسەنگان نەکمان لە بۆ هەموو وەزارەتانێک کە تۆ چووکە نزیکەی 38 فەرمانگە و وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان سودمەند دەبن بەڵام بە ڕێژە دیاریمان کردووە بۆ نمونە وەزارەتی شەهیدان کە ئەمە پێ لە ماوەیەکی ڕابردوو کودەڵی ئەوانە زەویان فەرمانی تەرخانکردنی زەویاندا هەبوو لێرە هەم بە هەمان شێوە لەگەڵ فەرمانبەران جێگامان کردوتەوە ئەوانەی زیندانی سیاسی بوونە هەروەها بەشی وەزارەتی پێشمەرگە و ناوخۆ هەموو وەزارەتەکان ڕێژەمان لە بۆ دیاری کردەوە هیچ وەزارەتێک بێبەش نەبێت لە وەرگرتنی زەوی ئەوە بەشێک لە وەزارەتەکانیش هەمان ڕێژەی فەرمانبەرانیان کەم بووە ئەوە بە تەواوەتی داخل کرا. باش لەمە بەسم لەوەیە ئەوەی کە تیر و پشک دەکرێت بڵێ زیاتر لە 14,000 کەسە ئێوە 14,000 هەڵە بژێرن چۆنە؟ نانە 14,000 ناوی فەرمان بە چکە ئێستا تیر و پشکانە بە 14,000ەکە دەرەچێت ئەوە بە 14,000 لەسەر چ بنم هەڵبژاردراوە چکە خەڵکێکی زۆر تەقدیمی کردووە. بەڵێ ئەمە وەکو باسم کرد ئێمە هەڵسەنگاندن لە بۆ فەرمانبەرانی چکە من خزمەتە نەوەڵە 57,000 فەرمانبەر ناوی گەڕایتەوە ئێمە وەکو باسم کرد هەموو ئەو 57,000 ئێمە کارمان لەسەر کردووە بە بەردەوامیشین چونکە کاری ڕوپێکاری دەتوانم بڵێم 190 تەواو بووە ئەمن ئەگەر بچمەوە سەر ڕوونکردنەوەک لەسەر بابەتە بدەمەوەی وازەحبی لە بەرچاوی ئێوە فەرمانبەرانیش ئێمە بە خۆشحالیەوە شاری هەولێر لە ساڵی 2010 خاوەنی ماستەر پلان بووە چکە ڕوویای شار پیشان دەدات لەوەی ئاراستەیەک گەشە دەسەنێت لە هەموو سێکتەرە جیاوازەکاندا لۆ سێکتەری کوشت و کاڵی لە نیشتە جێبوون و هەموو ئەو بابەتانێک کە پێیوەستە لێ ئێمە بە خۆشحالیەوە دەتوانم لەمە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان دووبارە هەموارکردەوەی ئەم ماستەر پلانەمان کردوە کە زیاتر لە 3 ساڵ کاری لەسەر کراوە تاوەژ ڕوئیای شاری هەولێر تاکو 2050 پیشان دەدار
وەکو باسم کە لە هەموو سێکتەرە جیاوازەکان نیشتە جێبوونی پیشەسازی کوشت و کالیدا بۆ ئێمە بەپێی ئەوەی کە ئەو شوێنانێک کە بەپێی ماستەر پلان لە بۆ نیشتە جێبوون دیاری کراوە دەتوان بڵێم ١٩٠ ڕوپێکاریمان تەواو کردی و دراسەتی و بابەتەشمان کردی کە هەموو فەرمانبەر هەر 57,000 فەرمانبەر لەو شوێنانە جێگەیان دەبێتەوە بێبەش نابن لە وەرگرتن. زۆر باشە. دوای ئەوەی کە تیر و پشکەکەکرا ئەو فەرمانبەری کە ناوی دەرچوو چی بکات؟ سەردان ئێمە لەگەڵ نوێنەری وەزارەتەکان هەموو ئامادە دەبن سبەی نشکە لە کاتی ئەمە تیر و پشکەکە نوێنەری هەموو وەزارەتەکان ئامادە دەبن لۆ ئەوەی ئەو تیر و پشکە دەکرێت هەمووی واژوو لە سەو تیر و پشکە دەکەن لەوەی بزانن کە بە شێوەیەکی شەفافانە ئەو تیر و پشکانە کراوە. دوای ئەوە ئێمە بەدەنیاکە چی بکات چۆن بزانین زەویەکەی لە چێیە چۆنە بە دنیایەوە نەخشەکە بڵاو دەکەینەوە وەرژمارەکەن ئەو لیستەکانی بڵاو دەکەینەوە کە چ ژمارەی وەرگرتووە دوای ئەو فەرمانبەرە سەردانمان دەکات کە کارتی نیشتیمانی خۆی و خێزانی دەینێتە سەرۆکاتیمان چکە ئێمە دەبی کات لەسەوە کە وەیە فۆرمەک پڕکرایەوە وەربینی تێدا کرا و بەڵێ نامەی تێدا کرا پێشتر سودمەند نەبووە بەڵام ئێمە هەر دەبی وەربینی لۆ بکەیت ئێمەش لەگەڵدا هەردا دائیرەکەی تر بە لۆ بنە سەرۆکاتی شارەوانی سلێمانی و دوهۆک و هەڵەبجە و پارێزگا وا بەڕێوەبەتی گشتی شارەوانیەکان هەموو نووساویانەوە دەکرێت بە خۆشحالیەوە لە ئەو پرۆسەشمان ئێستا بە شێوەیەکی ئیمێل ئۆنلاین کاری لەسەر دەکەنەوەی پەلە بکرێت لە خێرا وەڵامدانەوەی نووسراوەکاندا دوای ئەو کە فەرمان دەردەچێت بە دنیاوی ئێمە وەربینی دەکرێتن و ئێستا کەناوی دەرچوویدی خاون زەویە زەویەکی 200 مەتری با دڵنیاییەوە زۆر باشە تۆ گوتت 57,000 کەس ناوی گەڕاوەتەوە بۆ وەرگرتنی زەوی هەر 57,000ەکە وەرەگرن بە دنیای وەک ئەو من باسی وەم کرد کە هەولێر ساحب ماستەر پلانە ڕۆیای شارمان پیشان دەدا باشنیا ئەو ڕوپێکاریە کردیمان کراوە کو دەڵی کار لەسەوە کراوە هەر 57,000 فەرمانبەر سودمان بن لەو هەر 57,000 جاوە هەواڵی خۆشە ئەوەی فەرمانبەرە ئەگەر ناوت لەو 14,000 کەسە نەبوو ئەو دڵنیا بە لە جوارەکان داهاتوودا ناوی تۆی تێدا دەبێت کاکۆڤان ئەمە ئەوە قۆناغی دومە قۆناغی یەکەمی 3,000 پێشترمان کردبوو کە 4 وەزارەت بوو یانیەوە دەبێتە 17,000 بەڵێ 17,000 پرۆسەش بەردەوام دەبێت تاکو ئەوانی تر کەی وەردەگرن ئەمە وەکو باسم کرد ئەوە پرۆسەکە یاسایی هونەریە یاساییەکە ئەوەیە لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی کوشت و کالی هەولێر و بەڕێوەبەرایەتەکانی تاپۆی هەولێر کار لەسەر یاساییەکە دەکە کوژانەوەی زەویەکان و دیاریکردنی حەقی خاوەن مافەکان دوای ئێوە کە زەویەکە بە ناوی سەرۆکاتی شارەوانی هەولێر دەکرێت ئەو نەخشەش کە هەمانە لە ڕووی هونەریەوە ئامادە کراوە ڕەوانەی تاپۆ دەکرێت ئەوی ببنە کاری یەکبوون و زیادکردنەوەی لۆ بکرێت هەر سەنەدەک هەر زەویەک بێتە خاوەنی یەک سەنەد ئەم زامەتواتر بە ناوی هەوڵاتێکە تقریبان چەند مانجی تر ئەوان ناتوانن زەوی وەربگرن ئەمە خەڵک لەوانەیە و ڕێکارە یاساینە زۆر بەلایەوە گرنگ نەبێت چاوەڕێ ئەوە بکات ئەو 14,000 وەریگرت ئەیکی من وەربگرم پلانمان وەیە تاکو کۆتایی ساڵ بتوانین باشێکی زۆری ئەو ڕێکارانە ئەوەی پلانمان داناوە بە تەواوەتی ئەو پلانتان داناوە تا کۆتایی ساڵ چەند کەس یعنی چەند هەزار ئەوەی بەڵە پلانەکان لێت نەشارمۆچکە بەشێک ئەو ڕێکارانە لەوانەیە پەیوەست بەدەنیا و پەیوەست نەبی بە وەزارەت شارەوانی و گەشت و گوزار وەزارەتی دادی تێدا وەکو باسم کرد وەزارەتی کوشت و کاڵی تێدایە وەزارەتی دارایی تێدایە بەڵام بە دڵنیایەوە کەسیان قسووریان نەکردێت لەسەر ئەو ڕێکاریە خۆت فەرمانبەریەکانیان ڕاستپاردە لۆی پەلە بکرێت لەو کارانە بەڵام لۆی من دەڵێم تاکو سەری سا پلانماوەیە تەواوی ئەو فەرمانبەرانە بەڵام لەوانەشان دەگڕێکات پێویست کە بڕێک دووا بکەیت لۆی ئینشاڵڵا هەوڵ دەدەین تا سەرەتاکانی ساڵی 2026 بتوانین هەموو ئەو فەرمانبەرانە ناویان لە ئێمە زەویان وەرگرتی زۆر باشە لەسەر ڕێگەی هەولێر دهۆچشە زەویەکان باشن ئەمن کاکۆڤان ئەمە باسی ماستەر پلانم کرد نوێنەری هەموو وەزارەتەکانی حکوومەت هێرێمی کوردستان ئەندام بوونە لە لێژنەی باڵای هەموارکردنەوەی ماستەر پلان و بە هەمانجی لەگەڵ جایکای یابانی کاری لەسەکراوە 24 دیدگا هەبووە لۆی بزانین سێکتەرێک لە چ ئاراستەیەکدا دەڕوە لۆی ئێمە بە دڵنیاییەوە ئەو زەویانە ئایندە و مستەقبەلی شاری هەولێرن چکە ئێمە کات دەڵێن هەولێر زۆر زیاد لە هەموو شتێک و پێشکەوتۆ لەوانەیە لە ئاوێک نوخستان بۆ یەک لەوانە شاری هەولێر بەرەو زێی گەورە بچێتن و جگە لە ماگەیانی خزمەت گوزاریە سەرەتاییەکان بتوانین بە شێوەیەکی ئاسان زەویان وەرگر خزمەت گوزاریش گرنگە پێ بە دڵنیایەوە ئێمە بەداخەوە لەوانێ بڵێم هەچەندە ئەوڕۆ گوت خەبەرێکی خۆشە کە چارەسەرکردنی ئەو موچایە بەڵام بەداخەوە دەتوان بڵێم 11 ساڵە کە بەربەستە دارایەکە لای حکوومەتی عێراقەوە بەڵام حکوومەت هێرێن بە پاڵپشتی جەنابی سەرۆکی حکوومەت
لە گەیانی خزمەتگوزاریەکان نەوەستاوی ئینشاءڵڵا بە دنیا و لەوێندەریش ئەو کات پلانمان دێ باشە. ئەمە تەنها ئەو 14,000 بەس لە سنووری باونەوەکو شار هەولێرە ئێمە بەڵێ ئەو 57,000 کە باز دەکەم وەکو ئەوانەی کارتی زانیاریان سنتەری شاری هەولێرە ئەو 14,000 هەر سنتەری شاری هەولێرە بەدڵنیایەوە ئەگەر زانیاریت هەبێ چکەوە هەرچەندە پەیوەندی بە بەڕێستانەوە نییە لە شوێنی تریش لە سنووری پارێزگای هەولێر زەوی دابەشەکرێ بەدڵنیاییەوە ئەوە بەڕێبەتی گشتی شارەوانیەکانی هەولێرەوە بۆ ڕۆژی سێشەممە و بزانم قۆناغی یەکەمیان دەست پێ کرد ئەوە یاگادارم بەڵێ قۆناغی دووەم سێمیش ئەوانش پلانیان هەیە و بەرداوامە لە سەکارەکە لە بۆ نمونە با بڵێن قەزایەکان لە قەزایەکانیش دابەشەکرێت بەدڵنیایی سۆرانە ئیداری سەر بەخۆی سۆران بەڵام چوار قەزای لێیە بەڵێ ئەمە لێژنەکمان هەیە لەژنێکی باڵا بەسەرپەرشتی جەنابی وەزیری شارەوانی و گەشت و گوزار لەوانەیە لە دوای دەرچوونی فەرمانی جەنابی سەرۆکی حکوومەت کە ساڵێک و چەند مانگێکە چبەت جەنابی وەزیری شارەوانی و گەشت و گوزار و پارێزگار کۆمەڵێک کۆبنەوە کراوە تایبەت بە هەولێر بەڵام لەسەر ئاستی هەرێمیش بەدڵنیاییەوە هەموو بەڕێوەبەری گشتیەکان و سەرۆکی شارەوانیەکان بە چەندین کۆبوونەوە کراوە و داتای وردراوە هەموو راپۆرتیش دراوە کە کارەکان چۆن چۆتە پێش لۆیە بەدڵنیایەوە لە هەموو شوێنەکان باشە شوێنی زەویەکان چکە ها دەنگویەکە و دەنگۆ لە شوێنێکی خراپ زەویان پێ دەدرێت و فەرمان بەران ئەمانە یان شوێنەکەی زۆر بەخۆ ئەمە لەوانەیە ئێستا زۆر زار کێشەمان لەگە فەلاحەکان بۆ لەسەر ئەوەی کە دەڵێن ئەو شوێنە بەڵام لۆی باسی دیسان دەڵێمەوە ماستەر پلان بەدڵنیاییەوە گونجاوترین باشترین شوێنی شاری هەولێر ئەو شوێنەکانەوەی زەویەکانیشیان بدەن ئەو بەڵام ئێمە دڵنیای دەدەینە برا فەلاحەکانیش کە وەکو باسەوانش وەردەگرنەوە بە زەویش وەردەگرنەوە وەلەوەی ئەو شوێنە گونجاوترین شوێنە لە بۆ نیشتە جێبوون لە هەموو ئەو سێکتەران ئەو دیدگانێک کە باس کراوە لە ماستەر پلانی شاری هەولێر ئەوانیش زەویان با بڵێن قەرەبوو دەکرێنەوە ئەوانەی کە زەوی کشتکاڵیان هەبووە باسم کرد 26,000 زەوی ئێستا لە من دەستیمەدەمان توانی لۆ 26,000 فەرمانبەر بکەین بەڵام لۆ 14,000مان هەڵبژاردەوە بەشەکەی تر تاک و مافی وانیش مافی وان دیاری بکرێت دواتر ئەو بەشەی دەمێنێتەوە 57,000 زۆرە لێرە کێشابیت ئەی بۆ 57,000 بەدڵنیاییەوە ئەمە ئەو 26,000 لۆ کو دەڵێ خۆمان لە سێفتی هێشتیتەوە مافی خاوەن ڕفتارکردنەکان خۆتەوەی گرێبەستی کوشتتوکاڵیان هەیە دیاری بکەین بە دنیای و زەوی زیاد دەکات ئەو زەوی دەمێدی وارە بە سەفەر بەشێکی تری فەرمانبەران دابەش دەکەین. زۆر سپاس بۆ کارزان عەبدولهادی سەرۆکی شارەوانی هەولێر کە لەگەڵمان بووی. زۆر سپاس خێر بێت.